لە سەردەمانی کۆنەوە مرۆڤ بۆ گەیشتن بە قۆناغێکی بەرزی ڕۆحی و معنەوی ڕێوشوێنگەلێکی تایبەتی گرتوۆتە بەر. یەکێک لەو ڕێوشوێنانەش گۆشەگیری و دوورکەوتنەوە لە کۆمەڵگە و خۆتەرخانکردنە بۆ خواپەرستی. گۆشەگیربوون بە مەبەستی خواپەرستی و نزاکردن لە زۆر ئاین و مەزهەب و ڕێبازدا پەیڕەوکراوە. لە ئاینی کریستیانیشدا ڕەبەنی بەشێکی گرنگە بۆ گەیشتن بە قۆناغێکی بەرزی خواپەرستی و دوو شێوازی هەیە: ڕەبەنی بە شێوەی تاک کە بە گوتەی بەشێک لە مێژوونووسان لەسەر دەستی مار ئەنتۆنیۆس لە سەدەی چوارەمی زاین و لە میسر دامەزراوە. ڕەبەنی بە شێوەی کۆمەڵیش هەر لە وڵاتی میسردا لەلایەن مار پاچۆمیۆس لە سەدەی چوارەم دەستی پێکردووە. لە باشووری کوردستان و لە شارەدەی ئەلقوش دێری ڕەبەن هورمز هەڵکەوتووە کە دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەدەی حەوتەمی زاین. ئەم دێرە لە کۆنەوە تا ئێستا بووەتە شوێنی ڕەبەن و باوەڕداران. ڕەبەن هورمز لە ئاهوازی ناوچەی شیرازی وڵاتی ئێران لەدایک بووە. کوڕی یەکێک لە پاشاکانی ئێران بووە. وڵاتی خۆی جێهێشت تا گەیشتە بەرزاییەکانی نزیک ئەلقوش. بەهاتنی ڕەبەن هورمز قوتابخانەی تایبەت بە ڕەبەنەکان لە ناوچەکە دروستکرا و بووە بنکەی سەرەکی بۆ پاتریاکی ڕۆژهەڵات. قبراء يا رب هرمز يعني تقريبا قرن حفتية. فكرة الراهب هاتية يعني مروفة تركت حمي دنيا حمي تشتا بس ديمينت بوي تعبد وتزعد ونوفيشا بو خده. أفريقيا تشت جياب خاص يا رب هرمز حياة طويل فيري حمي هو وأفريقيا قالك طنجة وطارية. أفريقيا تشت بو جيا يا رب هرمز. فكرة الراهب هاتية يعني يا شربهون مثل بيجن يا مؤسسة رهبانية ميا يعني تقريبا القرن حفتي بي هاتي شبيلات فارس إيران وبانشيا تقريبا بتر يعني هشتي وحف صال خا عمري بشتي ما مرد. يعني فكرة التراهب هاتية يعني مروبة تركت حميد دنيا. الفيري شيافا أشكافتايا بالفيري أو بتشك حميد طارينا طانجين تقريبا أفشي قلا كفنا وأفريقيا أم تشت جدرفا. کەسێک کە دەیەوێت ببێتە قەشە و ماسیر پێویستە کۆمەڵە کۆناغ ببڕێت. لە شارۆچکەی عەنکاوە کۆلێژی بابل بۆ فەلسەفە و لاهوت بە شێوەیەکی زانستیەوە قەشە پەروەردە دەکات. قوتابیان لە هەموو کلێساکانی کاسۆلیک و ئەرسەدۆکس و هەروەها ئەگەر کلدان یان ئاشوری یان ئەرمەنی بن دەتوانن لە کۆلیژی بابلدا بخوێنن. قوتابی پێش پێشکەشکردنیشی بۆ کۆلیژ پێویستە قۆناغی ئامادەیی تاو کردبێت. هەروەها دەبێت سەبارەت بە ڕەوشت بەرزی خۆی و ئەندامانی خێزانەکەی پشتگیری لە کلێسا و لە لای مەتران بێنێت. ماوەی خوێندن لە کۆلیژەکەمان 6 ساڵە. 2 ساڵی یەکەمی فەلسەفە دەخوێندرێت. 4 ساڵی دیکەش لاهوت و زانستی ئاینی دەخوێنرێت کە لە بابەتەکانی کتێبی ئینجیلی پیرۆز و لاهوتی باوەڕ و لاهوتی وێژەیی و کۆمەڵایەتی پێک دێت.
جیا لەمانەش زمانەکانی کلدانی و عیبری و یۆنانی و چەند زمانی دیکە و زانستی دەرونی دەخوێنرێت. یەکێک لە قوتابیەکانی کۆلێژی بابل بۆ فەلسەفە و لاهوتە، ئێستا چەند قۆناغێکی بڕیوە بۆ ئەوەی ببێتە قەشە. ڕاستیە من لە منداڵیەوە فکرم هەبوو کە بیرۆیەکەم هەبوو کە بچمە ناو دێر، بەڵام تەمەنم وا نەبوو کە بچم ئەو دراسەتە ئەو شتە بخینم، بەڵام لە ناو کەنیسە بووم کە لە منداڵیەوە تا ممچینە ئەمرم 12 ساڵ بوو، هەر خزمەتی قەشەم دەکرد و هەر خزمەتی قەداسم دەکرد، هەر لە ناو کەنیسە بوون کە نوێژمان دەکرد. بەڵام ڕۆژێک هات کە بە بابم گوتم حەز دەکەم بمە قەشە. پاش تەوابوونم لە پەیمانگەی پەروەردەی وەرزشی هەولێر، فکرم کرد کە بچمە ناو ئەو دێرە. یەکەم جار بە قەشەکم گوت ناوی دنخ عەبدولەحەدە، هەر لە هەولێرە بەڵام ئێستا لە ئوسترالیا دەخینیتن. پێم گوت ئەو فکرم هەیە حەز دەکەم بە قەشە، چی پێویستە کە بکەم کە بتوانم بچمە ناو ئەو مەوزوعە. بە منی گوتی باشە دەبی ئەو شتە بگەینە مەتران هەتا وات هەموو ئەوڕەقەکان بۆ ئەم هەموو پێداویستەکان بۆ تەرتیب کاتن هەتا بتوانی بچێ ئەو شتە. پاش هەفتەك لەسەر ئەو بابەتە بە منی گوتیتەوە و مەتران قبولی کرد، بەس حەز دەکات بتبینیتن هەتا بناسیتن هەتا ئەو شتانە هەموو لۆ تەواو کاتن. چوومە کنی ڕۆژێک لە ڕۆژان چووم گوتم مەترانە و ئەمە پێی دەنێن سەیدنا، حەز دەکەم بچمە ئەو دێرە بمە قەشە هەتا مۆفەق بم و خزمەتی ئەو کەنیسەی بکەم. گوتی باشە، مطالباتی ئەو شتانە چییە؟ دەبی ئەو کتابم لۆ بکاتن، دکتۆر دەبی وا بکاتن وەرەقەکەم بداتێک کە ذهنی و جەسەدی و نەفسی و تەواوە، دەبی هەموو شتەکان تەوابی کە بچێنەوە مۆزوعە. لەگەڵ دەبی عایلەکەت مومن بی، سلوکت بەرز بی، ئەو شتانە کە ئەساسیەکانە سەرەکیە کە بتوانی بکەین. دوای مۆعودی منی داگۆتی 23 و تا ئێستا لە بیرمە کە 2014 چووم ناو ئەو مۆزوعە، یەکەم ڕۆژ دەوام کرد و ئاسایی بوو. ئەو کچانەی کە دەیانوێت بگەنە پلەی ئاینی دەبێت چەند قۆناغێکی خوێندن ببڕن، بەڵام شێوازی خوێندن و پەروەردەکردن بە بەراورد بە ڕابردوو گۆڕانکاری بەسەردا هاتووە. دێرەکەی ئێمە ساڵی 1902 دامەزرێنراوە. ئامانجی خزمەتکردنی کچ و مناڵانە لە ڕوانگەی ڕۆشنبیری و خوێندن. لا سەرەتا و پێشتر کاتێک کچ پۆلی شەشەمی بنەڕەتی تەواو دەکرد دەچووە دێر، بەڵام ئێستا کچان لە قۆناغی شەشەمی ئامادەی دەتوانن بێنە دێر، چونکە لەو تەمەنەدا باشتر دەتوانێت بڕیاری کۆتایی بدات بۆ ئەوەی ببێتە ماسێر. قۆناغی یەکەم قوتابی بوونە کە ماوەی 6 مانگ دەخایەنێت. دوای ئەم ماوەش لەلایەن بەرپرسانی دێر بڕیار دەدرێت کە کچەکە توانای هەیە ببێتە ماسێر یان نە. ئەگەر ڕەزامەندی لەسەر درا بۆ ماوەی 2 ساڵ قۆناغی سەرەتایی دەست پێ دەکات. لەم ماوەیەدا لە ژێر تاقیکردنەوەدا دەبێت بۆ ئەوەی باشتر ئاشنای کار و ئەرکەکانی ماسێر بێت. پاش 2 ساڵیش قۆناغی خۆتەرخانکردن دێت کە تێیدا لە ڕێوڕسمێکدا جلی ماسێری لەبەر دەکرێت و ئەڵقەی لە پەنجە دەکرێت. پۆلین لە دێری ڕەبەنی کچانی مریەمی کلدانی قۆناغەکان تێپەڕ دەکات تا دوای سەرکەوتن ببێتە ماسیر
کە پلەیەکی باوەڕداریە دواتریش خۆی تەرخان بکات بۆ خزمەتکردنی خەڵک. آخر مرحلة جديدة نذور مؤبدة لا ڕەبەنی بە چەند قۆناغێک تێدەپەڕێت. سەرەتاکەشی بە حەز و ویستی کەسەکە بۆ ڕۆیشتن بۆ دێر لە ڕێگەی دوورکەوتنەوە لە کۆمەڵگە و خۆتەرخانکردن بۆ خواپەرستی دەست پێ دەکات. ئەو کچەی کە ئارەزووی هەیە ببێتە ماسیر داخوازیەکەی پێشکەشی دێر دەکات. اینجا دوای ئەوەی کەزانیان ئەو کچە شایستەیە و ئامادەگی تێدایە بۆ ئەوەی ببێت بە ماسیر بانگێشتی دەکەن بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ بەرپرسی دێر. دواتر قۆناغی خوێندن و قوتابیبوون هەیە. ئەو قۆناغا زۆر گرنگە بۆ هەر کچێک. لەم قۆناغەدا کچەکە دەتوانێت خۆی هەڵسەنگێنێت کە ئایا دەتوانێت ببێت بە ماسێر یاخودنا. هەر لەم قۆناغەدا کە 2 ساڵ دەخایەنێت چەندین وانە دەخوێندرێت بۆ ڕۆشنبیرکردنی زیاتری کەسەکە. دوای بڕینی قۆناغە سەرەتاییەکان خۆمان ئامادە دەکەین بۆ قۆناغی خۆتەرخانکردن کە پێی دەڵێن خۆتەرخانکردنی یەکەم. ئەم قۆناغە ماوەی 6 ساڵ دەخایەنێت. دوای 6 ساڵەکە دەگەینە قۆناغی خۆتەرخانکردنی کۆتایی. لەم بەشە لە ڕێوڕەسمێکی تایبەتدا لە کڵێسا لەلایەن مەتران وەکو هێمایەک ئەڵقە لە پەنجەمان دەکرێت و دەبیتە ماسیر. ئەوەش بڵێم دوای پلەی ماسێر پلەی مامیرمان هەیە کە بەرپرسی هەموو ماسیرەکانە و زیاتر پۆستێکی کارگێڕیانەی هەیە. لە ماوەی 6 ساڵ کە پێکەوە دەژین ژیانی ڕۆژانەی خۆمان تایبەتی خۆمان هەیە لەگەڵ جەدوەلی تایبەتی خۆمان. بەیانی زوو هەڵدەستین پێکەوە لە ساعت 6 و چارێک هەڵدەستین 6-7 بووە چارێکێک کە هەمومان پێکەوە لە کەنیسا نوێژ دەکەین و ساعت نوێژەکەمان نیو ساعتە لەگەڵ نیو ساعتی قەداس 7 چارێک دەست پێ دەکا 8 بووە چارێک تەوا دەبیم. دواتر هەمومان پێکەوە نانی بەیانی دەخۆین. دوای نانی بەیانی خۆمان ئامادە دەکەن هەتا بچینە کۆلێژ هەندێک دوورە لە ئەو شوێنێک کە نیشتەجێ دەبین کە لەوێ دەژین. لەوێن دەرێ 5 ساعت ڕۆژانە دەرسی وەردەگرین، دەرسی علومی ئینسانیە، علومی دینیە لەگەڵ ثەقافی و لوغات زمانەکان زمانی عەبری و یۆنانی زمانی ئارامی وەردەگرین. دواتر دەگەڕێنەوە نانی نیوەڕۆ پێکەوە دەخۆین. دواتر دەرسمان هەیە دەرسی تەنشیە پێدەنێن هەر ئەو وەختی کە لە تەقسیات و لەگەڵ زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی بەقووەت دەبین لەوێن دەرێ هەمووان پێکەوە دەرسی وەردەگرین. دواتر نوێژمان هەیە ساعت 7 چارێک تا 8 بووە چارێک. دوای نانی ئێوارە دەخۆین. پاشان ئیسراحەتی خۆی وەردەگری. هەر قوتابی ژووری خۆی تایبەتی خۆی هەیە لەگەڵ مەکتەبی خۆی هەیە. ئەو وەختی دەتانەوێت ینی هەر قوتابی دەیەوێ بنویتن یان دوازباتی هەیە دەرسی هەیە تەواو دەکاتن یاخۆت دادەنیشی موبایلی هەیە لەگەڵ دایک و باوکی قسان دەکا یان لەگەڵ خاریچ ئەو شتە وەختی حڕە لە بۆ هەموو تەڵەبەکانە گەشتن. لە ئاینی کریستیانیشدا چەند ڕێبازێکی باوەڕداری هەن. هەر بەم شێوەیەش دێرەکان هەرکامیان ڕێنمایی و ڕێوشوێنی تایبەت بە خۆیان هەیە. ماسیر ساندرا سەر بە ڕەبەنەکانی دڵی یەسوعی پیرۆزە و باسی چالاکیەکانیان دەکات. ئێمە باخچەی ساوایانمان هەیە بە ناوی خانووی منداڵان کە لە ساڵی 1995 دامەزراوە. جیا لەمەش چاودێری خەڵکی نەخۆش دەکەین، هەروەها کەسانی بە تەمەنی بێماڵ و بێکەسیش بەخێو دەکەین. پرۆژەیەکیشمان هەیە کە بەرهەمی دەستکرد دروست دەکەین بە مەبەستی هاریکاریکردنی کلێسا
وەک ئامادەکردنی هەندێک کەلوپەلی تایبەت بۆ کلێسا، هەروەها دوورینی جلوبەرگی قەشە و شەماشەکان. پرۆژەیەکی تریشمان هەیە کە پرۆژەیەکی خێرخوازیە تایبەتە بە نەخۆشەکان. باوەڕدارانی نێودێرەکانی ئەم ڕێبازانە تەنانەت بە جلوبەرگی شەوە جیا دەکرێنەوە. بشتم أسست رهبنة دية. ئێمە هەر لە کاتی دامەزراندی ڕەبەنیەکەمان لە لایەن قەشە ئەبولەحەد لە ساڵی 1911 لە ئەرادەن جلی ڕەشمان لەبەر کرد. بەڵام دوای ئاوارەبوونمان لە ساڵی 1960دا چوونە شاری مووسڵ، چونکە منداڵەکانمان لە جلوبەرگی ڕەش دەترسان، ڕەنگی جلەکانمان بۆ ڕەساسی گۆڕی. ڕەنگی ڕەساسیش نیشانەی کرێکارانە. ماسیر نەجیبە بۆیا و ماسیر ئیلشواش ڕێبازێکی جیاوازیان گرتوۆتە بەر، چونکە بە هەژاری لە نێو کەمپی ئاشتی لە ئەنکاوە دەژین کە تایبەتە بە ئاوارەکان. ماسير يعني الكلمة أين تنثى فرنسية لا يعني خافي. ماسیر وشەیەکی فەڕەنسیە بە مانای خۆشت دێت. من لە دوای ئەوەی کە خەناعەتم بۆ دروست بوو ببمە ماسیر و بچمە دێر، ژیانی خۆم تەرخان کرد بۆ خوا خزمەتکردنی مرۆڤایەتی بە هەموو ئاینەکانەوە. لە ژیانی خۆماندا زۆر گرنگی دەدەین بە نزا و نوێژکردن. بۆیە شەبەشێکی زۆری کاتەکانمان بۆ نوێژکردنی بە کۆمەڵ و نوێژکردنی بە تەنیا و ڕۆیشتن بۆ کلێسا تەرخان کردووە. ئێمە ئاوارەی شاری مووسڵین، لە دوای هاتنی ڕێکخراوی داعش هەڵاتین و هاتینە شاری هەولێر. ئێمە ڕێبازی ژیانمان ئەوەیە کە بە هەژاری بژین، هەر بۆیەش لێرە لە کەمپی ئاشتی تایبەت بە ئاوارەکانی شاری مووسڵین و لەگەڵیاندا دەژین. هەر چۆن مەسیح لەگەڵ هەژاران ژیانی بەسەر دەبرد، ئێمەش پەیامەکەی ئەو جێبەجێ دەکەین. خزمەتی هەژاران دەکەین لە ئاین و نەتەوەی جیاواز، یارمەتی خەڵکی موسڵمان و مەسیحی و ئاینەکانی دیکە دەدەین. ئێمە خۆشەکان لە ڕەبەنیەکەماندا هەمومان کار دەکەین و پارە پەیدا دەکەین بۆ ئەوەی بەردەوام بین لە ژیان و خزمەتکردنی خەڵکانی دیکە. لە زانکۆدا و کەسانی دەیانەوێت ببنە قەشە جا لە خوێندنی زمان و فەلسەفە و زانستە ئاینیەکان پێویستیان بەوە هەیە کە ڕۆح و دەرونیشیان بەهێز پەروەردە بکەن. من ئێستا وەک قوتابی لە قۆناغی چارەمم لە دێر 2 ساڵی دیکە ماوە بۆ بوونی قەشە. ئەو 4 ساڵە زۆر خۆش بوو، بەڵام 2 ساڵی دابێ زۆر سەختە لەسەر بڕیاردان کە بوومە بە قەشە یاخۆت بە ژیانی تر تەرخانکەم. حەز دەکەم زۆر نزیکی ڕوحی بم، زۆر ئەجوایەکی ڕوحی بۆ خۆم دروستکەم، چونکە کاهەن بە ڕوحەتی جوانە. ئەو هەز دەکەم ژیانی خۆم تەرخانکەم لە بۆ کەنیسە، لە بۆ خودا، لە بۆ خەڵک خۆشیەکی زۆر فراوان دەداتە من. پاش ساڵی شەشەم کە وەخۆت لەگەڵ قەشەکە اختیاری کرد شوێنەکە کە تا معاشەی کرد یاخۆت وەرزشی ڕوحی کرد لەگەڵ ئەو قەشەیە، ئەو وەختی بڕیار دەدا کە دەتوانی ئەو ڕێگا کە بوونی قەشە یان یاخۆت ژیانشتر بۆ خۆی اختیار بکە، ژن دەهێنیتن یاخۆت ئیشەکی تر بکاتن، چونکە ئیشی قەشە هەموو وەک ئیشەکانی تر نییە، زۆربەی تەفاعل لەگەڵ شتی ڕوحی دەکا. وا هەز دەکا ببێتە باب لە بۆ خەڵک. ئەو شتە زۆر زۆرورەیە کە بتوانم ئەمن بەتێنێ بژین، چونکە سوبەی دووسبێ من عیلم نابی، خێزانم نابیتن. وا بە هەز دەکەم خۆم بمە عیلە لە بۆ خەڵشتر،
ئەوە شتی ئەساسیە چونکە زۆر زەحمەتە بەڵام هەر عینی کاتەکە زۆر خۆشە کە هەست بکەم بابم لە بۆ هەموو کەس. کە هەر قوتابی لە نێوان ساڵی یەکەم تا ساڵی شەشەم کە دەخینیتن کە لە ناو بابەتمان کە جەدەلمان هەر مانگێک وەرزشی ڕوحی خۆمان هەمانە بەڵام شتەکە ئاڵۆز و جوانتر کە ساڵی شەشەم کە پێش بێتە قەشە شوێنێک بۆ خۆی اختیار دەکات کە بچێتن دوور لە عالەم بی شوێنێک بیتن کە زۆر لەگەڵ سروشت بیتن بەڵام ئەو شوێنێکە خۆی اختیار دەکاتن لەگەڵ قەشێک بی دەخایێنێت ڕۆژی سێ ڕۆژ دەخایێنێت تاکو هەفتێک ئەو سێ ڕۆژە وا هەز دەکات بچێتە ناو عالەمی داخلی با خۆی کەشف کاتن چونکە قەراری مەسیری دەبێت آخر قەرار کە ببێتە قەشەیان یاخۆت ژیانێکی تر بۆ خۆی اختیار کاتن ئەو ڕۆژانێک کە قوتابی لەگەڵ قەشەکە دەمینێتەوە شەر نییە چ بخۆن چ نەخۆن ممچینە شتێکی بەسیط لەگەڵ خۆیان ببەن بخۆنەوە بەڵام ئەو شتەی مهمە کە سەمت ڕابگرن ینی بێدەنگی ئەو شتە زۆر مهمە کە بتوانێت قوتابی بچێتە ناو ژووری داخلی لە ناو دڵی هەتا دەنگی خوا کەشف کاتن ڕێگای ئەو ڕێگای ئەو دەوێتن اختیار کاتن کەشف کات. ئەمە زۆر ئەو کاتانەی کە تەرخان دەکەن بۆ وەرزشی ڕۆحی بەهاران بیداتی بەهاران یاخود هاوینان ئەو وەختە زۆر مساعدە کە سروش مساعدەمە دەکات لەگەڵی تێکەڵ بین هەتا بتوانین جەوەکی خۆش لەگەڵ خۆمان ڕوحی بەکاربینین لەگەڵ خوێندنی کتێبی پیرۆز لە دەرەوە زۆر شتێکی ڕوحی دەداتە خەڵک کە بتوانین ئەو ریاضەتە بە جوانی بەسەر ببین.